بەردەوام کار لە سەرواکرێکم دیاردەیە کۆتایی پێ بهێنرێت و هەوڵی بۆ دراوە بەڵام تاستا بنبڕ نەبووە گەر بڵین لە حاڵەتەوە بوو بە دیاردە ئەوە ڕاستیەکان سەلمێنراون بینیمان کە مەترسیە کۆمەڵایەتیەکانی سوالکردن لە گەڕک و کۆڵانەکان هەمومانە چۆنن چین ئێمە پرسیاری زیاتر لەگەڵ میوانەکەمان دەوروژێنین کە بەڕێز هێمن ڕەفیق توێژەری کۆمەڵاتی و لێرە لە ستۆدیۆ میوانمانە بەڕێز هێمن بەخێرهاتی و سڵاو لە بەبانیت باش پێمان خۆشە سەرەتا پێمان بڵێ ئایا دیاردەی سوالکردن کللتورە لەکوێوە هاتووە چ کللتورێک ینی بەدەر لە هەر هۆکارێکی دیکەی لەناو کۆمەڵگەی ئێمە هەبووە یاخود کللتورێکی دەرەوەیە مێژۆکە گەڕێتەوە بۆکەی سپاس بەم دەرفەتە هەڵبەتە دیاردەی سوالکردن بەر لەوەی دیاردەیەکی لۆکاڵی بێ دیاردەیەکی گلۆباڵیە دیاردێکی جیهانی ینی لە زۆربەی کولتوری وڵاتان دەبیندرێ بەڵام بە شێوازی جیاواز بۆ نمونە هاوڵاتیەکی بریتانی کە لەسەر پردێک سەمفۆنیایەک لێ دەدا و پارچەپەڕۆکێک دادەنێ یان سندوقێک دادەنێ زۆرێکە لە سوالکردن یان دەبینی سەما خەڵکانی لە وڵاتان سەما دەکەن و سندوقێک دادەنێ زۆرێکە لە سوالکردن بەڵام یعنی وەکو دەڵێ ڕووپۆش دەکرێت بە دیاردەیەکی شارستانی حەزاری کە نەبتە هۆی بێزارکردنی خەڵک ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەبیندرێ هەڵبەتە دیاردەی سوالکردن زۆر قسەی لەبارەوە کراوە بەڵام دیاردەی سوالکردن ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەبیندرێت دیاردەیەکی ناچارکردنی خەڵکە و سوودبینینە لە هەست و سۆزی مرۆیانەی خەڵک هەست و سۆزی مرۆیانەی خەڵک لە شوێنە گشتیەکان لە بازار لە بەردەم مزگەوت لەو شوێنانە جا کاتێک کۆمەڵگە بەرەو کرانەوەی زیاتر دەچێ بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کەش و هەوایی ڕخساندووە بۆ هاتنی گەشتیار بۆ هاتنی ئاوارەکان بۆ کۆمەڵێک خەڵک ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دەژێت هاتنی ئەوانە زۆرێک لە بەریەککەوتنی کولتوری وە گواستنەوەی ڕەفتاری هاوردەکرا و بە دوای خۆیدا دێنێ کە بە زۆرێک ڕەنگە قبولکردن و هەزمکردنی ئەو ڕەفتارانە بۆ ژینگەی خێزانی و ژینگەی کۆمەڵاتی لە هەرێمی کوردستان شیاو نەبێ نەگونجاو بێ و کاریگەریەکەی ئەوەیە کە زۆر جار ئەو ڕەفتارانە دەگوازرێتەوە بۆ خەڵکانێکی تر کە ئەو خەڵکانە ڕەنگە پێویستیان بە سوالکردن نەبێت چکە ئێمە ئەگە لە ڕووی سایکۆلۆژیەوە سەیری دیاردەی سوالکردن بکەین ئەوەندەی خوو پێوەگرتنی دەرونی و کەسیەتیە کاتە پێ دوایە سوالکردن پێویست نییە پەیوەست نییە بە دۆخی ئابووریەوە لە زۆربەی حاڵەتەکان ئەوانەی کە سوال دەکەن باری ئابووریان خراپ نییە بەڵام پەیوەستە بە خوگرتنێکی دەرونی ئەم حاڵەتە یعنی لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەگەر شیکاری بۆ کەسایەتی سوالکرد بکەیت تێدەگەی لەوەی کە لە زۆربەی کاتەکاندا دۆخی ئابووری ئەو کەسە جێگیرە ڕەنگە زۆریش وەزعی باش بێ بەڵام لی بپرسە بۆ سوال دەکەی ڕەنگە وەڵامت بداتەوە بڵێ ئەمن هەر لە مناڵیەوە فێر بوومە یعنی پێویستم پێی نییە بەڵام حەزم لێ حەز و پێویستی زۆر لێک زیاوە باشە مامۆستا هێمن پێویستە ئێمە چۆن مامەڵەیان لەگەڵ بکەین ئێمە وەکو هاوڵاتی مەسەلەن ڕۆژانە ڕەنگە هەمومان توش بین لە بازار لە شوێنە گشتیەکان کەسێک دێ دوو قسەت بۆ دەکات ئێستا شێوازی داواکردنیەکەشیان جیاوازە ببوورە پرسیارێکمەیە پارەم بیر چووە نازانم پێویستە ئێمە چۆن مامەڵەیان لەگەڵ کاریگەریەکەنە سەر ینی خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی بە خەڵکێکی میوان دۆست و خەڵکێکی مرۆڤ دۆست ناسراوە و هەست و سۆزی مرۆیانە زۆر زاڵە بەسەر ڕفتاری خەڵکی ئێمەدا لەو دۆخەدا ئەگەر وەڵامی پیسارەکەت بدەمەوە زۆر گرنگە ئێمە عەقڵانی بوون زاڵ بکەین بەسەر سۆزداری بوون عاتفی بوون ینی تۆ ناکرێ من خێر بکەم بە کەسێک کە نایناسم بارگراوندێکم لە سەری نییە شارەزای نیمە نازانم چۆنە پێویستێتی تەنیا ئەوەی کە زۆرێک لە لاواندنەوە دەکات زۆرێک لە خۆ زەلیلکردن پیشان دەدا بۆی کە سۆز و سەرنجی من ڕابچێشێ نابێ من بەو شێوەیە مامەڵە بکەم خەڵکی ئێمە دەبێت زۆر وشیارانەتر مامەڵە بکەن چونکە زۆر جاران و ئەمە قسەی من یە قسەی ینی ڕۆبەراتی پۆلیسی هەولێریشە کە زۆر زار ئەوانیان دەستگیر کردووە دەڵێن کاکە یعنی ڕزائن هەست و سۆزتان باز زاڵ نەبێ ینی بە خەڵک دەڵێن مامەڵەیەکی سۆزدارانە مەکەن لەگەڵ کەسانی سوال کرد ینی بۆ نمونە من لەگەڵ خێزانم دەسم لە ساردەمەنیەک دادەنیشم من خۆم چەند ئەوم بەسەر هاتووە لە کافەیەک دادەنیشی 5 سوال کرد دێتە ژوورەوە
باشە من هاتووم ئیسراحەتێک بکەم هاتووم پشیە گۆرگرم وانە شیرینیەک بخۆم لەگەڵ خێزانم هاتوومە ئەو سەردەمەنیە نی حتا بە خاوەنی سەردەمەنیەکەم گوتووە تۆ چۆن ڕێدەدەی یعنی 5 منداڵی سووری دێتە ژوورەوە 3-4 ژنی دەستگیر دێتە ژوورەوە ینی وانە بابەتەکە وانە بۆی ئەگەر ئێمە وشارانەتر مامەڵە بکەین ئەوانە خۆیان ئەو دیاردانە نامێنن بەڵام هۆکاری تەشەنەسەندنی ئەم دیاردانە مامەڵەکردنی سۆزدارانەی خەڵکە بەداخەوە باشە مامۆستا من یاخود بڵین بە کێوترێ سوالکەر و ئەتوانین ئێمە یارمەتی بین بەخشینێکی لەگەڵا بکەین یان چۆن ئەوەی پێویستێتی چونکە زۆر جای ژەبینین هەندێک کەس هەیە ئەگەر ناچار نەبێ ئەوە ناکات ینی دیارە لە دەموچاوی کەسەکە دیارە تۆش ناتوانانی یارمەتینەی باشترین ڕێگە چیە بۆی کە یارمەتی بیت بسیارێکی جوانە ئەبێ وشەی هەژار و سوالکەر لە یەکتر جیا بکەینەوە وەکو گوتم مەرزنی هەموو سوالکەرێک هەژار بێ و مەرزنی هەموو هەژارێکیش سوالکەر بێ ئەوانەی کە هەژارن لە کۆی گشتی پرۆسەکەدا دەرونیان بەرزە زۆر کەم ئەتوانن یعنی دەست بێنن بۆی کە خەڵک یارمەتیان بدە ئەوانەی کە هەژارن ئەبێ ببینرێن نەک خۆیان داوا بکەن دوشتی زۆر یەک جیاوازە ئەوانەی کە هەژارن ئەبێ ببینرێن و لەلایەن کەسانی خێرخوازەوە لەلایەن دەرودراوسێەوە لەلایەن خزم و کەسەوە ئەوانە ئەبێ یارمەتی بدرێن و دیاردەی هەژاری دیاردەیەکە ینی لە دێر زمانەوە لەگەڵ ژیان هەیە زەنجین هەیە هەژار هەیە ئەوە شتێکە لە هەموو کۆمەڵگەکان بوونی هەیە بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە تۆ چۆن مامەڵە لەگەڵ چەمکی هەژاریدا دەکەی ئەوانەی کە هەژارن زۆر کەم ئەتوانن داوا بکەن بۆیە ئەوە وەڵامی پرسیارەکەی بەڕێزت کە دەڵێ ینی چۆن زیا بکرێنەوە بە خەڵکی ئێمە ئەوە لە بەرچاو بگرێ کە مەرزنیە هەموو ئەوانەی کە هەژارن سوالکەر بن بەڵام هەموو ئەوانەی سوالکەرن مەرزیش نییە هەژار مامۆستا هێمن هەندێک جار ئەمانە نەبنە هۆکاری پشێوی دروستکردن لە کۆمەڵگا ینی بە ئستغلالکردنی خۆیان یاخود هەر ئەمانیش دەبنە بەشێک لە دروستکردنی پشێوی لە دەرگای ماڵان دەدەن هەندێک جار حاڵەتی دزی دروست دەبی لەمانە ینی ئەمانە تا چەند پێویستە ینی حکوومەت یان لایەنی پەیوەندیدار ڕێکارێکی جیاوازتر بگرێتە بەرامبەریان چی دەکەن بۆ پێویستە نابێت لەو بابەتە ئاگاداری ئێمە بەداخەوە یاسایەکمان نییە لە هەرێمی کوردستان کە کاری لەسەر بکرێ بە ئەو بابەتە و زۆر زاری ڕخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئیشان لەسەر ئەو بابەتە کردووە ینی من کە خۆم لە چاکسازی ژدان و منداڵانی هەولێر کار دەکەم زۆر زاران یعنی بەڕێژەیەکی زۆر لە ترافیکەکان سوالکەرەکان دەستگیر دەکرێن بەڵێنەبەرەوە یاسایەکمان نییە هەر چەند ڕۆژێک ئازاد دەکرێن یعنی ناسارن ئازاد بکرێن بەڵام ئەوانە پیشەیانە تۆ ناتوانانی یعنی کەسێک ئازاد بکەی کە خوی بە بابەتەکە گرتووە یعنی سنجار هاتۆتەوە بۆ ترافیکەکان دەستگیر کراوەتەوە ئەمە دەبی ئیشیان لەسەر بکرێ بە یاسا بەداخەوە دەبێ یاسایەک هەبێ بۆ ئەوەی کە ئەو کەش و هەوایە شارستانی کە لە هەرێمی کوردستان هەیە بەتایبەتی لە هەولێری پایتەخت نەشێوێ و لەسەر قسەکی جەنابەت زۆر زار ڕەفتاری نەشیاو لەپاڵ ئەم سوالکردانە دروست دەبێت بۆ نمونە ینی دەبێت ئاوی لە دەست گرتووە لەگە فڵچەیەک دێ لە ترافیکەکان ئەوە جام پاک دەکاتەوە بۆەوەی کە تۆ شتێکی بیتی باشە من سارەکەم تازە غەسل کردو پێویست ناکە بۆم پاکەیتەوە دوای پێویست ناکە تۆ مناڵی دەبێت لە نێو جیهانی خۆتدا بژی ینی من بینیومە باوکەکە لە دەرێ لە بەرامبەر ترافیکەکە دانیشتەوە منداڵەکانی ئیش پێ دەکات مامۆستا شو حاڵەتێکی وان بەسەر هات مناڵەکە جامەکەم دایە بۆ نەیزانی ئیتر جوان بە ئەو پمپەی نابەت ینی نەش ئەڕۆی زۆر سیر بوو پێم وت دەبەر دەموچای منکەوتێت چیتە یانێت چی بکەی هیچ بە شێوازێک سیریە کردم وەکۆی کە بێوێت هەرچیەکەم کردبێ من یارمەتی بەم ینی ئاکتینێک لە فەیسیە و مناڵەیە بوو نەتەتوانی تەقبولی بکەی نەتەتوانی ئەوە قبولکەی کە ئەمە نەزم چۆن فێر کراوە ینی بەداخەوە من خۆشم ئەومان بەسەر هاتووە بەڵام من خۆم هیچ کاتێک هاوکاری ئەو منداڵانە ناکەم بەداخەوە ینی حەز دەکەم خەڵکی تری شوابێ دوایی لە هەموو دنیا منداڵ دەبێت لە جیهانی خۆیدا بژێت نەبووە لە هیچ شوێنێکی دنیا منداڵ بە خێوکەری خێزان بێ بە خێوکەری دایک و باوک بێ و دەبێت ئەو ئەرچی ئەو باوکەیە کە تۆ چۆن ئەو منداڵت هێناوەتە ژیان ئەبێ بە خێویشی بکەی ئەبێ پەروەردەی بکەیت و بەکارهێنانی منداڵ و شێواندنی دنیای منداڵ و ناشرینکردنی ڕفتارەکانی منداڵ هەر ئێمە ئێستا نەبینین و ئەو منداڵە بەیانی گەورە دەبێت بەداخەوە دەبێت بە کەسێکی لادەر و تاوانبار فێری هەموو هونەرەکانی ناشرین ڕفتارکردن دەبێت فێری هەموو هونەرەکانی تاوان دەبێت
ینی زۆر زاران حتا لە ماڵان یان کاکار باز دەکە ینی ئافرەتێک دەرگا دەکاتەوە دەبینی بەو پەڕی میهرەبانیەوە ئافرەتی ئێمە میهرەبانە دەرگا دەکاتەوە بە ڕووی کۆمەڵێک کەسی سوالکردە بە جۆرێک ئیستیغلالی دەکەن یعنی یان دووسێ کەسن زۆر زاران دووسێ کەسن دەستنە ژوورەوە زێری لێ دەبن شتی لێ دەبن یان پەمپی لە دەموساوی دەدەن بۆی لە هۆشخۆی بچێ ئەمانە هەموو ڕووی داوە و برایانی ئاسایشی پۆلیس دەیان زار خەڵکیان ئاگادار کردوێتەوە لەسەر ئەم جۆرە ڕەفتارە نەشیاوانە و ئەو فرت و فێڵانەی کە خەڵک دەیکە یان لە شەقامەکانی دەرەوەی شار سێ چوار ئافرەت ڕاوەستاوەن دەست ڕادەگرن بۆی کە تۆ هەڵیانگیری یارمەتیان بدەیت لە پڕێک هێلکە لە زامی سارەکە دەدەن بۆی نەتوانی بڕۆی ڕێگا نەبینی فرچەکەی پێشی خۆت نەبینی ئەمانە هەموو چەندجار برانی ئاسایشی پۆلیس خەڵکیان ئاگادار کردوێتەوە لەسەرم حاڵەتە تکایە ڕای مەگرن بۆیان ڕامەگرن هەندێک جار پێویست ناکە بەڕاستی هاژە هەندێک جار ساویلکەی ینی لەگە ڕێزم ساویلکەی خەڵکەکەش کاریگەری هەیە ینی زۆر جار ڕەنگە هەمومان ئێمە بەتایبەت وەکو پیا و زیاتر دەڕۆین بۆ پیشە سازی چاکردن ئۆتۆمبیل و هەموو شوێنان بەڵێ لەم شوێنان دەڕۆی چەند ئافرەتێکن مەسەلەن دەڵێ وەرە ناو دەست بخوێنمەوە نازانم لەم ڕێگایەوە ینی هۆکاری جیاواز جەکاکە کار پێش بەرنامەوە قسە باسی ئەوەت کە زۆر زار ئەمانە ینی دەستدرێژی سێکسیان دەکرێتە ینی ئیستیغلال دەکرێن ینی بەداخەوە من نامەوێت ناو بێنم شوێن بێنم بەڵام لە بازاڕە میلیەکانی هەورێر لە شوێنە گشتیەکان خەڵکانێکن ئافرەتانێکن کە زۆر جوانن زۆر باڵا بەرزن زۆر ڕێکن زۆر شیکن یعنی کۆمەڵێک ڕەنگە بکەونە داوی کۆمەڵێک گەنجی لادەر باشە ئیستیغلال بکرێن دواتریش ببێتە دیاردەیەکی تەحڕوش و دواتری ببێتە بە دیاردەیەکی قانونی و لادان لە تاوان بۆیە بەڕاستی تۆ نابێت زمینە خۆش بکەی بۆ ئەوەی کە هەڕەشە لەسەر ژیانت هەبێت و زۆر جار ئەو گەنجانە ئیستیغلال دەکرێن ینی خەڵکانێکان ئافرەت بەکاردێنن بۆ سوالکردن بەڵام خودی بابەتەکە سوالکردن نییە خودی بابەتەکە تۆڕێکە داوێکە بۆ کۆمەڵێک گەنج دایدەنێنەوە بۆ ئەوەی کە بیخەنە ناوی جا بۆی دەبێت خەڵکی ئێمە گەنجانی ئێمە زۆر وشیار بن تۆ ئەگەر نیەتت خێرکردنە دەیان پرۆژەی خەیری هەیە بڕۆ یارمەتی مزگەوت بدە یارمەتی قوتابخانە بدە یارمەتی نەخۆشخانە بدە هەر نەخۆشخانە بنکەی تەندروستیەکەی گەڕەکەی خۆ دیان کەم و کوڕی هەیە بڕۆ موبەریدەی بۆ دەبەی بڕۆ سەلازەی بۆ دەبەی بڕۆ ئەگەر تۆ کەسێکی خێرکەری بڕۆ دەیان پرۆژەی خەیری هەیە تۆ ناکرێ من لە سەبنەمای ئەوەی کە کەسێک تەمسیل دەکا لە بەرامبرم ئەکتینگ دەکا من یعنی سۆزی من بزوڵێنی کەواتە تۆ ئەو کەسە ئیستیغلالی کەسایەتی تۆی کرد کەواتە تۆ ئەوەندە لاواز بووی کە توانیت کەسێک هەڵت بخەڵەتێنی جا بابەتەکە گوتم تێنان سوالکردن نییە لە پشتی ئەو سوالکردنە دیاردەی تر هەیە کە بەداخەوە کە ئێستاهاتۆتە ناو کۆمەڵگەی ئێمە دوورە لە ڕەفتاری کوردەواری ڕەفتاری کوردەواری دوورە یعنی ئەگەر سیرکەین بگەڕێنەوە 10 ساڵ بەر لە ئێستا خەڵکی هەولێر خەڵکی سلێمانی خەڵکی دووهۆچی ڕەنجین شارەکانی کوردستان بەگشتی ئەو ڕەفتارانەی نەبووە و ناموو بووە بەو ڕەفتارانە نەیزانی و ئەسڵەن شتێکی بۆ ڕەفتە بەڵام کە کولتوری تر دێتە ناوە تۆ بەریەکەوتن دروست دەبێت و ئەو بەریەکەوتنانە کاریگەری لەسەر دروستبوونی پشێوی کۆمەڵاتی پشێوی خێزانی پشێوی دەرونی دەبێت هەندێک جار ئەمانە سەرڕۆژ دەبن ینی هەندێک حاڵەتی نوکتەیشت توش دەبێت لەگەڵ ئێمە ڕاستێ ینی جاروەیە مەسەن زۆر بە دوات دەکەوێت وازت لە ناینێ دەبی شتێکی هەر بدەیت یان دەزانی دۆخەکەی توهی ئەوە نییە باشە 250 دەدەی دەڵێ 250 معقول ئەو جلوبەرگەت لەوەرە 250 بدەی من بابەتیشە دێت من جارێک هەکار هاتنە بەر دەرگا سێوێکم ما پێی بە ژنێک بوو وتی سێوم ناوێ ئێوتم ینی برسیتە توی چیتر داوای گەیشتەوەی سەر داوای نێگوتستان هەیە نەوەڵا داوای مکیاجێکرێ گەر هاتە تۆزێک مکیاجم بەرێ میکاسی پێویستی مارکەکەی داوا نەکردی تۆگە سوالکردبی نابێت تۆ لەسەر من بکەیە فەرز کە چیت دەدەمێ چیت پێویستە دەبێت ئەوت بدەمێ یعنی من چی ئارەزوو دەکەم دەبێت ئەوت بدەمێ نەک تۆ ناچارم بکەی سی بدەمێ من داوام لێکروتم بێ وەرە باخەکە پاکەکەینەوە بۆ ئەوە نیە فێر نەبێت لە بەبێ بەرامبەر هیچ وەرگێ وەرە باخچەکەمان پاکەکەینەوە سیرێکی کردم وەکۆی کە ئەو گاڵتەی هەر پێشنیارەکەم وەکو ڕێک ئەوە قسێکی خۆشی هەر بەڕاستیش ڕووی داوە ینی سوالکەرێک لە جامی ئۆتۆمبیلێکی دابوو کابراژ گوتوبی خوا بداتێ گوتی بێت جامەکەت بینەوە خوارەوە جامەکە هێنا وت پارەم نایە بەس ئەو 100 دلاریان بۆ خوردکەوە تۆ کە سوالکەروی 100 دلاریت بۆ خورد کاتەوە لە ترافیک ینی ئەوە بەڕاستی شتی وا زۆر ڕووی داوە و حاڵەتانە زۆر ڕووی داوە بۆیە بەڕاستی
ئافرەت زۆر لەوە گەورەترە سواڵی پێ بکرێ بە تایبەتی قەرەزەکان دۆمەکان یعنی ئەگە سیر بکەین لە دوای دامەزراندنی دەوڵەتی عراق لە ساڵی 1920 ئەو قەرەزانە دێن بۆ عراق و دێن بۆ هەرێمی کوردستان خۆی ئەسڵی شوێنیان هیندستانە لە سەدەی پێنج لەوێەوە سەر هەڵدەدەن خەرێزەکان نیشتیمانیان نییە ناسنامەیان نییە ڕەگەزیان نییە پێگەیان نییە ئاینیان نییە ئەوانە هەموو جیهان بە نیشتیمانی خۆیان دەزانن بۆیە بڵاو بوونەوە بە هەموو دنیا ئێستا ئیسپانیا زۆرترین قەرەزی تایە قەرەجەکانی ئەوێ مامۆستا زۆر جوانن مۆسیقین گۆرانی بێژە هونەرمەندن بە دڵنیایی یعنی ئەوانەی کە لە وڵاتانە هەن زۆر هونەر دۆستن و زۆر ئیشی هونەری ئەکەن لە هەرێمی کوردستان سەرەتا کە هاتن ئەو بارگراوندێکە من هەمە لەسەر مێژووی خەرێزەکان کە هاتن سەرەتا سەمایان دەکرد بە سەما پاریان پەیدا دەکرد دواتر بۆ ئیشی ددانسازی و دەفەلێدان و دروستکردنی دەفە و دۆڵ و زوورنا و لە زەماوەند و گۆڤەندەکان ئامادە دەبوون بەڵام کە ئەمانە بازاریان نەما هاتن ئافرەتەکانی خۆیان بەکارهێنا بۆ سوالکردن ئەوانیش ینی ئێستا با بڵێن ئەوانی کە لە کۆنەوە دەژین لە شارەکانی هەرێمی کوردستان تێیدا هەندە خەڵکیان هەیە من دەیان بینم لەسەر کار و پیشەی خۆیانن ئەمانەشیان هەیە ینی دوولایەنەیە ئەوەی کە تۆ باسی بابەتەکە زۆر هەڵەگرە قسەی لەسەر بکەین بۆ هیواین کە هەمووان بەیەکەوە بتوانین کۆمەلگا هۆشیارکەینەوە لەسەرەوەی کە ئەو دیاردەیە بن بڕ بکرێت سپاس بۆ یەکەم بەیان لەگەڵ زۆر سپاس مامۆستا هێمن زۆر بەخێر بێ